بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی هەواڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ژیان گوزەر ئەکەین. دیارە ئینسان چەندێک لە خزمەت ژیانی ئەوانە ئەمێنێتەوە هەز بە قورب و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و بە گەورەیی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەستی پێ ئەکا کە ئەزانێت کە چۆن ئەم هاوڵانەی دروست کردن، چۆن پەروەردەی کردن، چۆن کردنیە ئاستێک کە قیادەت و سیادەتی جیهان بکەن. ئەمڕۆ لە خزمەتانە لە خزمەت هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەبوو سوفیان ژیان ئەبەینە سەر. ئەبوو سوفیان پێ ئەوترێ سەخری کوڕی حەرب، کوڕی ئومەیە، کوڕی عەبدی شەمس، کوڕی عەبدی مەناف. لە عەبدی مەنافە نەسەبی لەگەڵ نەسەبی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکگرێتەوە، بۆیە بە ئامۆزاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناو ئەبرن. 10 ساڵ پێش عامول فیل، واتە 10 ساڵ پێش لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەدایک بووە. حەربی باوکی یەکەمین کەسێک بوو کە بە عەرەبی شتی نووسی. لە ڕوایەتێکە هاتووە پرسیاریان لێ کرد تۆ چۆن فێر بوو، یەکەم کە چۆن ئەم داهێنانەت کرد؟ فەرمووی لە ئەهلی حیرەوە فێر بووم، ئەهلی حیرەش لە ئەهلی ئەنبارەوە فێر بوون. واتە یەکێکە لەو عەرەبە ئەسیلانەی کە لە ڕووی نووسینەوە ئەم ماڵە خوێنەواریان هەیە و عێرقێکی بەهێزیان هەیە وەکو سەید و گەورە بەسەر قوڕەیشەوە. ئەبوو سوفیان دوو کونیەی هەیە، پێ ئەوترێ ئەبوو حەنظەلە و پێشی ئەوترێ ئەبوو سوفیان. ئەبوو سوفیان 7 ژنی هێناوە لە حەیاتی خۆیە. بارزتریان ئەوەی کە زۆر مەشهور بوو بێ و دەرکەوتبێ بریتێ لە هیندی کچی عوتبە. هیند یەکێکە لەو ئافرەتانەی کە زۆر ئازاری پێغەمبەری خوای داوە صلی الله عليه وسلم. دواتریش ئیمانی هێناوە، ئافرەتێکی زۆر ئیماندار بووە، چۆن لە کوفرا ڕقم بووە لە ئیمانیشە هەر ڕقمە. 17 ئەولادی هەیە، کوڕ و کچ 17 دانەی هەیە. لەناو ئەولادەکانی ئەبوو سوفیانە سیانیان زۆر مەشهور و بارزن. یەکەمیان بریتێ لە ئوم حەبیبە. ئوم حەبیبە خێزانی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه و آله وسلم. یعنی لەناو ژنەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هیچ ئافرەتێک نییە بە ئەندازی ئوم حەبیبە نەسەبی لەگەڵ ئەما تێکەڵ بێ. وەکو عەرزم کردن نەسەبی ئەبوو سوفیان لە عەبدی مەنافە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یەکە گرنەوە. ئوم حەبیبەش لەو نەسەبەی خۆیەتی، بۆیە پێ ئەوترا کچە مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و هیچ خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا بە ئەندازی ئەو مارەی نەبووە، چونکە ئەو نەجاشی مارەی بڕی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. 400 دیناری ئاڵتۆنی کردە مارەی ئوم حەبیبە. ئەم ئافرەتە، ئەم کچەی ئەبوو سوفیان مەشهورترینە کە بە دایکی ئیمانداران ناوزەند ئەکرێت. دوای ئەو یەزیدی کوڕی ئەبی سوفیان کە یەکێک بوو لە قائیدە زۆر گەورەکان لە ڕۆژی فەتحی مەکە ئیمانی هێنا. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکسەر کردیە مەسئولیەتی دایە، وتی بڕۆ زەکاتەکان کۆکەرەوە. لە جەنگی حونەینە شەڕێکی زۆر گەورە و جەنگێکی جوانی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عەطایەکی زۆر گەورەی دایە. لە زمانی ئیمام ئەبوبەکر قائیدی جێش بوو، لە زمانی ئیمام عومەر والیدی مەشق بوو. ئەوەش یەکێکە لە کوڕەکانی کە بریتێ لە یەزید. یەکێکی تر لە کوڕەکانی بریتێ لە معاویە کوڕی ئەبی سوفیان. معاویەش مەشهورە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناوی لێ ئەنێ، ئەڵێ ئەحلەم ئومەتی و ئەجودها، حەلیمترین کەس لەم ئومەتە و سەخیترین کەس لەم ئومەتە بریتێ لە معاویە. واتە 3 مناڵی ئەبوو سوفیان بەسە بۆ باسکردنی فەضڵی ئەو. ئوم حەبیبە کە خێزانی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم، یعنی ئەم ئەبوو سوفیانە خەزوری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یەزیدی کوڕی ئەبی سوفیان قائیدێکی زۆر گەورە و والیدی مەشق، و معاویەی کوڕی ئەبی سوفیانیش مەشهورە بە دامەزرێنی دەوڵەتی ئەمەویەکان.
لجاهلية أبو سفيان مواقف زور قوري هي طبعا مشهورة بويك بياكي داهية وزور زيرك لجنگی بدرا أو بو سروکی کاروانەکانی قڕیش بوو هات کاروانەکە و ڕێگاکەی خۆی گۆڕی و متابعەی ڕێگاکەی ئەکرد و هەتا وەکو کاروانەکەی قڕیشی دەرکرد و هاواریشی کرد لە قڕیش کە جەنگ مەکەن ئێمە جەنگەکە لە پێناوی بوو کاروانەکە دەچێت کاروانەکەم دەرکرد بەڵام ئەبوو جەهل هەر جەنگەکەی هەڵگیرسان لە غەزای ئوحودا لە دوای ئەوەی ئەبوو جەهل و عوتبە و ئەمان نەمایانە گەورەی هەموو قڕیش بریتی بوو لە کێ بریتی بوو لە ئەبوو سوفیان سەرۆکایەتی ئەو جەنگەی کرد أفرمي يكس نبو لنا عربا لم يكن أعلم بقيادة الجيش وتنظيمه باشا إلا رسول الله صلى الله عليه وآله وسلم يكز نبو بأندازي أم عالم تربية برخصني جيش وقيادة كردني إلا في غمر إخوان النبي صلى الله عليه وآله وسلم يعني كي زور بارز لنا وقريش حتى جارك لتازه هندي خواستبو یەکێک لە گەورەکانی قبطیەکان دەهۆشتری نردبوو ناو مەککە تی شەریفترین کەس لە ناو مەککە ئەمانە سەر بڕێ ئەویش لەو کاتە خەریکی ژن گواستنەوە بوو وتیان ئەبوو سوفیان کێ ئەەکەی بە وەکیل سەری بڕێ وتی بەخوا هەتا حەو ڕۆژی تر من ئەم ئافرەتە ئەگوازمەوە هەر کەس سەری بڕێ ئەویش سەرە بڕم چکە من شەریفترین یەوم نابێت کەس سەری بڕ لە دوای ئەوە هات وشترەکانی سەر بڕێ واتە بەهێزترین کەس لە ناو قوڕیشا بریتیە لە ئەبوو سوفیان أبو سفيان سري سر أما لهالويسي أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم زيد كوري دثنا جيرابو أبو سفيان هات لا وتي أي زيد حزكي إستا تو أم شواني تو كتيا أو نارحتي محمد لرابو تو لأنه مالو منال إخوتها بإسر أحد وتي عدوي إخوة وتو تشي الله والله حزناكم من أسألنا مالي منالي خوما محمد صلى الله عليه وسلم لشون يخوي يقدر كيبسوك سوى قاسية نقوي لمشوني من لنا راحت يابه لو يا فرموي أبو سفيان أما قال مشهورة ما رأيت من الناس أحدا يحب أحدا مثل أصحاب محمد صلى الله عليه وآله وسلم والله كس شقنابا من السرزوية يكتري خوش به كسي خوش بأندازي أصحاب محمد كمحمد يعني خوش طبعا خوش استيها والله سنورك نية نازني شون وصفك زمانة كلها أو أنا في ذاكرك طاوع أن خدمتي في غمرة هبو صلى الله عليه وآله وسلم يوم خندق لجنگ خندق قيادي جيش كهر كي أيكر هر أبو سفيان أيكر واتا كسي يكمنا وقريش صلح حديبية نكره تا أو موافقة لسر نكر بلام لصلح حديبية أصحاب زور بيتعقد بون بيغمري خوا صلى الله عليه وسلم آرامي قل لسر موضوعك حتى أبو دو تيري هبون تيري بني بكر لغل تيري خزاعة هل زمان عبد المطلب بابيري بيغمر صلى الله عليه وسلم مشاركين هبو لغل بني هاشمة بردوام بيكوا بون عهد بيمان لنواني أنا هبو حتى دواي عبد المطلب وصتي كربو أبو طالب تي أقل خزاعة به لدوايشا خزاعة كاتي صلح حديبية بسرا يتر عربون بدو بشو بشك أسون الله قريش بشك أسون الله بيغمري خوا صلى الله عليه وسلم مشركون مسلمان نبون هات نجير رأي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم ومعاهدين لقل أوا بس لنا معاهدة صلح حديبية هاتوا أواني كربطيان بمحمد وهي أواني ربطيان بقريش نابي كسيان أزاري كسيان بدن طواب هم ملزم بالصلحة بنو بكر فرستيان هنا وتيان خو اسا بنو خزاعة شنا كشر معنا اسا بشتون يعني لكردو وأذن كناري محمد أن باريزي هاتن لبردان بسر أم عشتي بنو خزاعة زور يعني لكشتن وزور لجنو خزانة كان يعني قرتنو كرديان بعبد جارية عمري كوري سالم بخو تشلك سوا حرتون أبوه تواني هلبي رايكر خوي جانا مدينة ولا بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم هاواري كرد يا رسول الله وغدر يعني كردون جماعتي قريش كانوا أواني كتابعي أوان غدر يعني لمن كردون في غمري خوا صلى الله عليه وآله وسلم زوري بينا أخرج وفرموي نصرت يا عمرو بن سالم عمري كرسام تو نصرت دراو سر خرابي طوال زور عشيرتي قريش كوتنا بينه وأم صلحتي أجنتي شو كذا زاني خيانك زور أرج چندین کەس هاتن وتیان واز لە عەمر بێنە هەرچیت ئێوە بۆ تەکەین ئەو سڵحە هەڵۆشەوە سڵحە تر ئەکەین زۆر هەوڵیاندا
فائدەی نەبوو. ئەبوو سوفیانیش پیاوێکی عاقڵ و سەیری کرد، وتی بە قوڕیشەکان وەڵاهی ئەی قوڕیش بە حیاتی ئێوە بە ئەندازی ئەمڕۆ شپرز نەبوو و بە حیاتیشی محەممەد بە ئەندازی ئەمڕۆ بەهێز نەبووە. ئەوە سڵحەکەشتان هەڵۆشانەوە بەن و بەکرد، تازە ئێمە هیچ عیلاجێکمان نییە. خۆی کرد بە ناو مەدینەیە، هات بۆ سڵح و عەقد، هاتە لای ئیمامی ئەوبەکر، هاتە لای ئیمامی عومەر، هاتە لای فەضڵی کوڕی عەباس، زۆر هەوڵیدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوابی نەدایەوە. دواتر بیری کردەوە با بچم بۆ لای حەبیبە. طبعا فەضڵێکی هەبوو بەسەر پێغەمبەری خواوە صلی الله علیه و سلم. ئەبوو سوفیان مشریک بوو. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای حەبیبەی کرد، لەم کاتە ئەبوو سوفیان ئەیتوانێ ڕێگری بکات، چونکە یەکێک بوو لەوانەی کە مەلیکەکان هەموو حساباتیان بۆ ئەکرد، هیچ ڕێگرێکی نەکرد، بەڵکو پیرۆزبایی و مبادرەی کرد لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شایستەی زۆر لەوە گەورەترە. بۆیە ئەم جۆرە فەزڵە هەبوو لە نێوانیانە. هات ڕۆشتە ماڵی حەبیبە، هاتە ماڵی حەبیبە، فراشێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاخرا بوو. طبعا حەبیبە لە ساڵی 7 هیجریە پێغەمبەری خوا خواستی، لە ساڵی 8 هیجریە ئیتر معاهدە هەڵۆشایەوە. هات فەرشێکی بچووکە بووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەسیر دروست کراوە. هەندێک جار کە خۆشەویستمان لەسەری ئەخەوت ئەسەری حەسیرەکە بەلاشەوە ئەمە ڕاخراوە. ئەبوو سوفیان باوکی حەبیبەیە، هاتە ماڵە وستی لەسەر ئەوە دابنیشێ، یەکسەر حەبیبە لولی کرد. وتی ئەو بۆچی لولت کرد؟ تی واللهی ئەمە فەرشی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم، تۆ ئیمانت نییە مشریکی. خۆی گەورە لە قورئانە فەرمووی ئینەمە المشرکون نەجەس، مشرکان نەجەس و پیسن، نابێت لەسەر ئەمە دابنیش. ئەبوو سوفیان هەتا تووڕە بوو، دواتر وتی واللهی کەسێکم نەبینیەوە احترامی محەممەد بگرێ وەکو ئالی محەممەد کە چۆن احترامی ئەگرن و ڕێزی لێ ئەگرن. سڵح هەڵوەشایەوە، فتحی مەکە وردە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری داوە ئەخبارەکەی شاردەوە، نابێت کەس بزانێ. حتى حاطبی کوڕی ئێوە بەلتەعە محاولەی کرد کە کەشفیکە، ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگەی لێگرت. بە وحی پێوترا ئیمامی عەلی ناردکە لەگەڵ زەیدی کوڕی حارثە، ئەو ئافرەتەی کە قەرار بوو نامەکان بگەیەنتە مەکە گرتیان و نامەکانیان هێنایەوە. دواتر حاطب لەبەرەوەی ئەهلی بەدر بوو، خۆشەویستمان عەفوی کرد، فەرمووی ئەوە ئەهلی بەدرە بەم گوناهانە، هەتا تەمان ئەم گوناهە زۆر گەورەیە، خیانەتکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر گەورەیە. وتی چی وای لێ کردووی؟ وتی واللهی من بێکەسم لەناو مەکەیە، خزمەکانم بێکەسن، تەنها ئەوەندە هەیە وتومە بەشکم ئەوانە خاترەیەکم بگرن بەهۆی ئەم نامەوە عەزەتی خزمەکانم نەدەن. طبعا ئەو عەمەلی کوفرە، ئەو تارێکە بە درێژی باسم کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەرەوەی ئەعمالی صالحی زۆر گەورەی هەبوو، لە دەرسێکا بۆم باس کردن خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماریە لەگەڵ خوشکەکەیە لەسەر دەستی حاطب ئیمانیان هێنابوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حاطبی عەفو کرد، فەرمووی خوا سەیری کردەوەکانی ئەهلی بەدری کردووە لە گوناهی لەوە پێش و لەو دوایان بوراوە، لەبەر ئەو فەزیلەت و گەورەیە عەفوی کردن. حتا ئیبن تەیمیە فەرمێ هەندێک ئەعمالی صالحەی گەورەی ئینسان هەیە، جاری وا هەیە ئەکەوێتە هەڵەیەکی زۆر گەورەوە، خی گەورە بەهۆی ئەو کردەوە صالحانەوە ئەیبوورێ و عەفوی ئەکرد. ئەوە ڕۆژی فتحی مەکەیە. ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە نەرمی هاتوون وردە دەوری مەکە ئەگرن. شوێنێک کە پێوترێ مەڕ الظەهران، ئەلەویا وردە لایەن داوە ئاگرێکی زۆریان کردوێتەوە، بەرەبەیانی زوو قەرارە پەلاماری ناو مەکە بدەن. عەباس ئیمامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات فەرمووی بە ئیمامی عەلی وتی فریاکەوە ئافرەتێ بینی لە قوڕەیش، هەر کەسێک کە بینی پێیان بڵێ بابێن ئەمانێ وەرگرن، وەڵڵا بەیانی هەمویان ئەکوژرێن. وە خۆشی سواری وڵاخەکەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم. وڵاخێک بەغەلەیەکی سپی هەبوو، ئێسترێکی سپی هەبوو، سەرکەوت لەسەر ئەمە ئێسترە، چووە قەراخی جێشەکە لە دوورەوە سەیری ئەکرد. سەیری کردوە ئەبوو سوفیان لەگەڵ بەدیلی کوڕی وەرقا هەردووک پێکەوە زۆر بە نەرمی و هێواشی ڕێ ئەکەن و ئاگایان لە هیچ نییە. وردە بەرەو تاریکی کردبوو
وتیان باش ئەم هەموو ئاگرە چییە؟ بەدیل وتی بەخوا لەوەسێ بەنی خوزاعە بن ئەم ئاگرانیان کرد بێتەوە تی بەنی خوزاعە کەی بایی ئەوە نەبن ئەمەنە ئاگرکەنەوە ئەم جێشە زۆر گەورەیە لەو کاتە عەباس گوێ لە ئەبوو سوفیان بە سەوتەکەی ناسیەوە هاواری کرد ئەبا حەنظەلە چکەوتم دوو ناوی هەبوو دوو کونیە ئەبا حەنظەلە و ئەبا سوفیان ئەوش دەنگی عەباسی ناسیەوە وتی ها عەباس تۆی ئەبا الفەضل چکە پێوتە ئەبا الفەضل دایک و باوکم بەخۆرەوە چیەکەی لێرە تۆ بە تاقی تەنها وتی هاوار بە تۆ ئەو جێشە جێشی خوزاع و کەس نییە ئەوە جێشی محەممەدە صلی الله عليه وسلم هەموو عەرەب کۆبووەتەوە لەسەرتان بەیانی هاوار بۆ ڕۆژێکی زۆر ڕەشی بەیانی کە ئەدا بەسەرتانە جا ئێمە چی بکەین تازە نەدەسم ئەگاتەوە قوڕیش فریان کەوم کۆیان کەمەوە جێش کۆکەمەوە ئەو من لە ڕێ ئەگەڕێمەوە فرەوتی فریای خۆکەوە خۆت فریاکەوە شایەتمان بێ ناتاوەکو نەکوژراوی تۆ نە عەهدێ ماوە نە عەقدێ ماوە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێوتی جا چۆن بگەمە لای ئەو وتی وەرە لە پشتی منەوە لەسەر ئەم بەغەلەیە سەرکەوە کەمەکەمە ئەدگەێنمە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشکم سڵح شتێک ئەکرێ لە بێنتان خوێن ناڕێژێ هەردووکیان پێکەوە سەرکەوتبوون بەلای هەر ئاگرێکە ئەچوون ئەنو ئەوە کێیە ئەو بەغەلەیە کە سەیریان ئەکرد ئەوە وڵاغەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەوەش مامێتی کەس قسەی نەئەکرد هەموو خۆیان لا ئەدا هەتا گەیشتن لای ئیمامی عومەر گەیشتن لای ئیمامی عومەر ئیمامی عومەر چاوی زید کردەوە سەیری کرد ئەوە ئەبوو سوفیانە وتی الله ئەکبەر خوا دوژمنی خوای بۆ ناردم نە عەقدێ هەیە نە پەیمانێ هەیە نە هیچ کاتی کوشتنتە هەر ئێستا ئیزن وەرەگرم و چارتەکەم ڕای کرد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەباس ئەڵێ منیش بە پەلە ئەمدا لە وڵاغەکە پێش ئەومدایەوە خۆم کرد بە خەیمەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ یەکسەر عومەری کوڕی خەتاب خۆی پیا کرد وتی یا رسول الله خوا بۆی ناردین ئەوە ئەبوو سوفیان هاتووە نە عەقدی هەیە نە عەهدی هەیە نە پەیمانی هیچی لەسەرمان ناکەوێ ئێکوژن عباس وتي بلمك أي عمر من إني قد أجرته طبعا مسألة أجر الإسلام زور قولي توب دالضي هر كسي كده هيج كسي وين دسيبو بيد وتي من دالضم دا أليرا هو مناقشة لبيني إمام عباس لقد إمام عمر أون ده لسري رشد إمام عمر هل أيوز بيكو جاء عباس إذاني بشي حساسة إمام عمر وتي أي عمر مهلا يا عمر وتي دل سر خوي عمر أما أجريش يقوى إلى قومك خود وادنا أكر بوي بيكوجي أجر لبني عدي بوي وادنا أكر بيكوجي لبني مناف بوي محاولة أكيد بيكوجي بني عبد مناف الله وتي والله أي عباس لسر خوبة أو قصبر عن بربة من مكة والله أو رجيت تو مسلمان بوي بيم خوشتر بو كتو مسلمان بوي هتا باوكم مسلمان بوي كباوكم شان خوش حزم كرت تو زياتر دلي خوش كردم كمسلمان بوي هتا وكو خطاب چونکە ئەمزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر زیاتر لەوە لە باوکی من زۆر زیاتر پێخۆشە کە مامی خۆی مسلمان بێ بۆیە وام حەزە کرد ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وتی عەباس ئەمە بەرەوە ناو خێوەتەکەی خۆت بەیانی بهێنەرەوە حتا بەیانی با لێوێ بێ بەیانی جەنگە تی ناقەی ناکە شەو مایەوە بەیانی هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا أبو سفيان بياوي زور نترس زور قص رونو راك خوشو اسمعوتي ويحك يا أبا سفيان حوار بوتو قرب بسري أبا سفيان أنا بكاتي ونات وأن تشهد أن لا إله إلا الله شأت من بيني وتي والله همو كاتي شاتي مداوى كيش خواهقني إلا الله نبي هر بيشتري جواب وتي أي شاتي نادي كمن محمد رسول الله صلى الله عليه وآله وسلم وتي والله حتى استشتي لدل ماما ناتوان وشايدة بدم بزمان إيش تشتيك ما قناعة مني عباس الله زور ترسام كأم كلمة ودوت ميسا هر إيكوجن أو بس حال الشو ترى قلت إنه إيكوجن هيج عقد أحد بيمانه كينيا الله بيموت وتم هاوار بوتو أو تو باسي شيء أكي أي تو نازاني تو كلميته أو كلمة بزمان تاي لسلتي شمشيرها بدأ لقردنا كوتاي بين الله روي كده في غمري خوا صلى الله عليه وآله وسلم وتي بأبي وأمي دايكو باكم بقربان أبو سفيان وفي غمر الله صلى الله عليه وسلم ما أكرمك ما أحلمك ما أوصلك كره والله كسما نبي لتو كريم ترو برستر لتو حليم ترو هيمن تر لتو زياتر كخزماتي بخيانته نية كز نية مولة بدره پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم هندی روایت الله لم کاتا ایمانی هنا هندی روایت الله هشتا ایمانی نه پیغمبری خوا صلی الله علیه و سلم ایزانی که ابا سفیان زور حزیب فخر و خودر خستنو
گەورەی ناو قەوم ئەوانەیە فەرمووی باشە بڕۆرەوە بۆ ناو مەککە ئەم قسەیە بکە من دەخەلە دارە ئەبی سوفیان فەهوە ئامین زۆری پێ خۆش بوو تەواو هەچ کە بچێتە ناو ماڵی ئەبوو سوفیان ئامینە هیچ کەس زەربەی لێ نادا چوو هاواری کرد وتی ئەو خەڵکینەوە جێش هات من دەخەلە دارە ئەبی سوفیانە فەهوە ئامین هەچ کە بێتە ناو ماڵی ئەبوو سوفیان ئامینە تا سەلامەتە ماڵەکەی خەڵک هروژا بەسەریا جێگە نەئەبووە قەرەباڵق پاڵە پەستۆ خەبەری نەر یا ڕەسوڵ الله فریام کەوە بەخوا جێ نابێتەوە فەرمووی من دەخەلە المەسجد الحرام فەهوە ئامین هەر کەسێ بچێتە ناو مزگەوتەوە ئامینە مزگەوتیش پڕ بوو نەیەگرت من دەخەلە بەیتەهو فەهوە ئامین هەر کەسێ بچێتەوە ماڵی خۆی ئەوە بکاتەوە ئامینە گەورەکانی قوڕیشی هەمووت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمویان پڕ بوون لە خەڵک هەندێکی چوە ماڵی خۆی هەندێکی لە ماڵی ئەبوو سوفیان هەندێک لە مزگەوت هەندێک ئیتر جەنگ ڕووی نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەگەڵ جێشەکەیە وردە بەڕێکەوتن بەرەو ناو مەککە سعدی کوڕی عوبادە گەیشتە ئەبوو سوفیان ئاوا سەیرێکی ئەبوو سوفیان کەوتی اليوم يوم الملحمة بەخوا ئەمڕۆ ڕۆژی خوێن ڕژانە پارچە پارچەتان نەکەین ئەم ڕۆژە ڕۆژێکە کە قوڕیشتیا زەلیل بووە ئەبوو سوفیان خۆی پێ نەگیرا چوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیەوە سعد ئەوەمان پێڵێ دیارە بڕێرە داوە دوای من بمان کوژی فەرمووی اليوم يوم المرحمة عینی قسەکەی ئەو ئەم ڕۆژە ڕۆژی مەرحەمەیە ڕۆژی ڕەحمەت و بەزەییە بەعەکسەوە ڕۆژی کوشتن نییە ئەم ڕۆژە ڕۆژێکە کە خوا عیزەتی بە قوڕیش داوە چونکە قوڕیش هەر ئەوە نییە لەناو مەککایە ئێمەش هەر قوڕیشین کاتێکە گەڕاوینەتەوە ئەمە عیزەتە بۆ قوڕیش دواتر خۆی و هندی خێزانی یەزید و معاویە ئەم چوارە پێکەوە هاتن ئیمانیان هێنا لە خزمەت پێغەمبەرە صلی الله علیه و آله وسلم چوار کەس هەر چواریان قائد ئەبوو سوفیان قائد هند قائدەیەکی زۆر گەورە یەزید قائد معاویە قائد هەندێک ڕیوایەت باسی ئەوەکەن کە یەزید لە سوڵحی حودەیبیەوە ئیمانی هێناو بەدایکی وتی ئەمەوێ ئیمان بێنم وتی وسکە نەکەی تۆ ئەبوو سوفیان ئەناسی واللهی ژیان لێ تاڵەکە بچیتە لای محەممەد سوڵحێکی تر ئەکا ئەتێنێتەوە نەکەی هەندێکیش ئەڵێن نا هەر ئەو ڕۆژە ئیمانی هێنا بەڵام ئەرجەح وهایە کە پێشتر بە دزیەوە هەر ئیمانی هێنا بوو معاویە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ هەمویان ئیمانیان هێنا هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیا رسول الله ئەمەوێ کچێکی تری خۆمت بدەمێ محاولەی ئەکرد حەبیبەی قەناعەت پێ کرد محاولەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی لە من حرام کراوە نابێت دوو خوشک پێکەوە هاوسەری کەسێک بن اینجا کۆڵی دا وتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئێمە بەیتی کتابین شەرەفێکمان بدەرێ لە نووسینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی ئەوە معاویە کاتیبی وحی منە لەمە دووە وحی من کە لە ئاسمانەوەیە معاویە ئینووسێتەوە معاویە پیاوێکی زۆر عاقڵە یەکێکە لە کەسە زۆر گەورەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەحلەم و ئەجوەدی ئەم ئومەتە لە هەمووان سەخیتر لە هەمووان حەلیمتر و لەسەرخۆتر صفاتی قیادی زۆر گەورە لەناو معاویە هەیە وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیکاتە کاتیبی وحی خۆی کوڕێکی ئەکاتە مەسئول خۆی ئەکاتە مەسئول طبعا کە ئیمانیان هێنا یەکێک لەو عائیلانی کە لەلایەن شیعەوە زۆر زوڵمیان لێ ئەکرێ ئالی سوفیان ئالی ئەبوو سوفیان بەردەوام شیعە و یەهود و نەسارا و لێیان ئەدەن ئەبوو سوفیان ئەڵێن ئیمانی نەهێنا و بە زمان لە حەیبەتە ئیمانی هێنا بە دزیەوە هیچ ئیمانی نەهێنا ویتە زۆر قسە وەڵحاڵ لەسەر ئەبوو سوفیان ئەکرێ بە هەر حاڵ ئەبوو سوفیان ئیمانی هێنا با بزانین چۆن ئیمانێکی هێناوە دوای ئەوەی ئیمانی هێنا لە جەنگی حونەینە بەشداری کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەیزانی ئەبوو سوفیان حەزی لە پارە و مەنسەب و سەرۆت و سامانە 100 وشتری دایە 100 وشتریش یا بە یەزیدی کوڕی 40 ئۆقی ئاڵتوونی دایە تێ هەمووی بۆ خۆ ئەبوو سوفیان ئەبوو سوفیان هەر سەری سوڕما ئەو هەموو شتەی درایە کاتێک کە جەنگ زۆر قورس بوو طبعا لە غەزوەی حونەینە ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم الروجي حنين مسلمان عجب زور خطرة خود بشد بزاني دائما أبي خود خاكي كي هتاو كشت دزير به أفرمل الروجي حنين بير كنوا 10,000 صحابي طازة 10,000 2,000 صحابي قديمي زور ممارس وبهيز يعني كان 12,000 پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ جێشێک گەیشتە 12,000 قەت شکست نایەنە لە کەمیە
وابزانی کەمە ئیتر جێشی کامیل 12000 ئەم جێشە کاملە کاتێک کە چوون بۆ حونین ئەو عەشەتانە کە تیریان ئەهاویشت و لیان ئەدان و ئەوانە هەر هەموو ڕایان کرد ئەو جێشە گەورە ڕای کرد چەند کەسێکی کەم بە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مانەوە فەضلی کوڕی عەباس یەکێکیان ئەبوو سوفیان ئەوی تریان دوو کەس ئەم لاولای وڵاغەکەی پێغەمبەریان گرتبوو صلی الله عليه وسلم یەکیان ئەبوو سوفیان و یەکیان فەضل بوو ئەگەرنا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر ئەویست هێرش کات و هجوم کات و بڕاتە پێشتر یەکێک لەو کەسانەی لەو جەنگە زۆر سەرسەختە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مایەوە خزمەتکاری کرد بریتیە لە ئەبوو سوفیان لە طائفە لە دوای ئەوە جەنگی طائف ڕوویدا ئەبا سوفیان چاوێکی هاتە دەرەوە بیستبووی لە خەڵک وتبوویان وەختی خۆی مقداد چاوێکی هاتووەتە دەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خسێتەوە شوێنی خۆی چاوەکەی جوانترە لە چاوەکەی تری هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری ئەم امتحانە قورسەکەن وتی یا رسول الله ئەوە چاومە دەرهاتووە تیرێک یابووی لە بنی چاوی هاتووە خوارەوە وتی بەشمە خوا چاوەکەم وەکو چاوی مقداد بخەیتەوە شوێنی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری کرد تاقیکردنەوەیکی زۆر گەورە پێی وت إن شئت دعوت فردت إليك ئەگەر بتەوێ دوعا ئەکەم و چاوەکە وەکو خۆی ئەچێتەوە شوێنی خۆی و کێشەت نامێن وإن شئت فالجنة ئەگەر ئەشتەوێ بە ئەم چاوت کوێر بێت و بەهشتت بدرێت لە ڕوایەتێکە ئەڵێ ئەبوو سوفیان خۆی چاوەکەی قرتان خسە ژێر پێی وتی الجنة بەهشتم ئەوێ سەری ئەم امتحانە قورسەکە تاقیەکە بزان ئیمانی تەواوە ئەم کەسە کە ئەنەما خۆشەویست ئەزانێت لە دوای خۆی زۆر تەعن لە ئەبوو سوفیان ئەدرێ ئەم تاقیکردنەوە قورسە ئەبوو سوفیان چاوەکەی خۆی دەرهێنا قسە بن پێی خۆی وتی بەهشتم ئەوێ چاو چییە چاوم بۆ چییە ئەو هەموو عومرەم کردووە لە غەزوەی یەرمووکە طبعا ئەبوو سوفیان چاوی دووهەمی کوێرە بێ لە غەزوەی یەرمووکە قائیدی جێشەکە بریتێ لە یەزیدی کوڕی ئەبوو سوفیان یەزیدی کوڕی خۆی ئەویش ئەندامێکە لە جێشەکە لە بەردەستیە و هاندەرێکی زۆر بەهێز بۆ مسلمانان لە جەنگی ڕۆمە لە جەنگی ڕێدا بەشداری ئەکا لە جەنگی یەرمووکە بەشداری ئەکا هەتاڵێکە مسلمان خەریک و شکست بێن هاواری ئەکرد یا نەسر الله ئیقتەرب نەسرەتی خوا نزیک بەرەوە لێمان و با نەجاتمان بێ لەم کافر و بێدینان ئەفەرمێ لەوێ چاوی دووهەمیشی کوێر و هەردوو چاوەکەی نەم لە دوای ئەوە هەتا زەمەنی ئیمامی عوثمان ئیتر بە کوێری هەر خەریکی عیبادات و تاعەت و خواناسی و دینداری خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوای ئەوەی کە مسلمان بوو ڕاستەخۆ چکە مەزای قائیدێکی گەورەیە یەکسەر کردی بە بەرپرسی نەجران کردێ والی و بەرپرسی نەجران ئەمەش چی ئەگەێنێ طبعا عەرزم کردن لە عەمری کوڕی عاسا ساڵی 7 مسلمان بوو کردی بە قائید چکەمە هەر خۆی قائیدە پەروەردەکراوە ئامادەیە ئەمیش بە هەمان شێوەز پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر نەجران داینە صفاتی زۆر گەورەی هەبوو زۆر دەها و زیرەکی هەبوو شەجاعەت و چوونە پێشەوەی هەبوو وەکوەوەی کە عەرزم کردن زۆر حەزی لە فەخر و زەعامەت و گەورەی بوو ئەو صفەتە زۆر بەهێز طبعا ئەو صفەتە خراپە و باشەی هەیە ئەگەر ئیستعمال کرێ لە خەیرە زۆر مهمە قائیدی مسلمانان نابێ بە کەمی ڕازی بێ نابێ بە کەم ڕازی بێ یەکێک لەوانەی کە بە کەم قەد ڕازی نەبوو ئەبوو سوفیان لەگەڵ هەموو ئەم صفەتە جوانانە صفەتێکی ناشرینیشی هەبوو یەکێک لەو کەسانەی کە زۆر ڕەزیل بوو بریتەوە لە ئەبوو سوفیان دائیمە کێشەی هند لەگەڵ ئەبوو سوفیانە و جەنگ و ململانیان لەسەر پارە بوو ئەبوو سوفیان زۆر دەوڵەمەند بوو کەس نەبوو لە قوڕەیشا بەقەدەر ئەو دەوڵەمەند کەچی هەمیشە کێشە و مەشاکلێکی زۆری هەبوو لە ڕووی اقتصادیەوە زۆر تند بوو زۆر دەستداخرا بوو حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک خورمای بۆ هەندێ پێش مسلمان بوون لە دوای سڵحی حودەیبیە خورمای بۆ هەندێ لە مشرکینی قوڕەیش نارد بە هەدیە بۆ هەندێکیان داوای هەدیە کردبووە کە هەدیەم بدەنەوە یەکێک لەوانەی کە بەلایەوە زۆر زەحمەت بوو هەدیەکە بداتەوە بریتیبوو لە ئەبوو سوفیان بەڵام دواتر کە بینی نامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و لە ماڵی ئەوە زوڵمیان کرد لەو کەسەی کە قەرار بوو خورماکەی هێنابوو گیرا لە ماڵی ئەوە ئەویش زۆر پێی ناڕەحەت بوو وتی مادام وهایە ئینجا کۆمەڵە پێستەی نات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وەکو هەدیە ئەو صفەتە جوانانە ئەم صفەتەی تر هند جارێکیان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا رسول الله والله تۆ خۆ دەزانی ئەبوو سوفیان دیناری لێ نابێت هەنێ جار بە دزی ئەوە پارەی لێ دەرێن بۆ مناڵەکانی مەسرەفەکە پێی نازانێ ئایا گونەهبار نابن فەرمووی نە
مادام زیادەڕەویتیان نەکەێت چونکە هێندی زۆر سەخی بوو زیادەڕەوی زۆرەکرد هەند لە پارەی خۆی جارێکیان 10 شتری سەر بڕی بۆ میوان لە پارەی خۆی بەعکسی طبیعەتەکاندا دائیمە ژن و مێرد طبعاً طبیعەتیان عکسە زۆر کات ئێمە وا هەستەکەین یا گەنج وا بیرەکاتەوە ئەیانوێ ئەو دوانە طبیعەتیان یەک بێت طبیعەتیان یەک نییە متەکامیلی یەکترن بەڵام هند زۆر ئیشی لەسەر مناڵەکانی ئەکرد صفاتەکانی گەورە گەورەی باوکیان تیا بە صفاتە بچووکانیان تیا نەبێت ئەڵێ ئەبا سوفیان خۆی پێ نەگیرە کە ئەمەی بیست هات یا رسول الله کورە ئەم ژنەی من بەبێ ئیزنی من ئەچێت لە خۆ ماڵەکە بە خیر ئەخە من حساب من حسابێکم بۆ ناکە ئەچێ پارەکە بە خیر وتی قەیناکە ئەنتوما شەریکانی فی الأجر هەردووکیان لە ئەجرەکە بەشدارن قەیناکە تۆش ئەوە خەیرە ئەکە تیاخە من پێ رازی نیم هەر پێ رازی نیم بۆ ئەجرەش رازی نیم فەرمووی فإن لها ما احتسبت أو خيرك خوي تيجا بيجا ولك ما بخلت به أخوي أبو سفيان تو بس بخالتك أبو أمانته جناهي بخالتك أبو أمانته بلام أو إيشك خوي جبجي أكاتو خيري خوي دزجير طبعا علماء زور قسينا سام فرمايش تكردوا أجر أفرتك هاوسري متمكن بو وهيج هاوكاريكي نأكل نكزياد الربيكا بأندازي قدري خوي فقط خواردني خوي كلا برسا نمري منالكاني کەلوپەلێکی زۆر ضرور کە پێویستێتی بۆی هەیە کە دەستکاری ماڵی مێردەکەیکە و هەمان ئەجری هەیە ئەو پیاوە ئەمیش هەمان ئەجری هەیە ئەگەر هەر ڕازی نەبێ ئەفرەتەکە ئەجری خۆی وەرەگرێ پیاوەکە تەنها بە خالەتەکەی بۆ ئەمێنێتەوە بەپێی ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم طبعا هند جارێکیان ئەبوو سوفیان طبعا خۆی ئەبوو سوفیان سەری زۆر گەورە بوو لاشەشی زۆر گەورە بوو ئەوە سەری معاویە کرد معاویەش هەیکەلی زۆر گەورە بوو سنگی زۆر پان و سەریشی گەورە بوو تی بەخوا هەرچی سێرەکەم ئەم کوڕیانەوە ئەبێتە گەورەی قوڕیش هند وتی ئەی ڕۆڵە ڕۆ بۆ دایکی ئەو کە بێتە گەورەی قوڕیش ئەبێ بێتە گەورەی هەموو عەرەب دایک زۆر گرنگە ئەو کەلیماتانێکی ئەڵێ بەرامبەر بە مناڵەکەی سبحان الله دوای ئەم معاویە بوو بە گەورەی هەموو عەرەب نە گەورەی هەموو عەرەب بوو بە گەورەی نیوەی دنیا ئەڵێ کابرایەکی عەرابی کاتێکە کەوت معاویە وتی هەڵسە ئەو سەرە گەورەی کە تۆ پێتەوەیە ئەبێ هەموو گەورەی قوڕیش بی ئەڵێ هند لەوێ گوێی لێ بوو وتی ئەوە مەخەرە سەر زمانی مناڵەکەم گەورەی هەموو عەرەبە نەک گەورەی هەموو قوڕیش سەری ئەو ئەمەلاتانەکە سەخیترین کەس لەناو هاوڵانە پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە ناوی ئەهێنێ ئەڵێ ئەجودهم بە معاویە ئەڵێ باوکی ئەوە شێوازەیە ئەم ئەجودترینە حتا ئەفەرمێ جارێک 10,000 دیناری ئاڵتون نەر بۆ دایکمان عایشە بە دیاری 10,000 دیناری ئاڵتون بنێری بۆ ئافرەتێک ئەڵێ عایشەش هەر هەمووی بەخشی لە پێناوی خۆیە خادیمەکە وتی ئێوارە ئافرەتێک بوو لەگەڵیە وتی جاریەک وتی کورە بە ڕۆژوو بوون شتێکە نێش تۆزە گۆشت بۆ خۆمان تەرتیب بکەن وتی وەڵا بیری خسمێتەوە بۆ خۆمانم هێشتەوە بەس بیری نەخسمەوە من بەخشی تەسەوور کە زۆر هەوڵی ئەدا لە مناڵەکانیان سیفاتە بەهێزەکانی دەها و زیرەکی و وریایەکە هەمووی لەوانە هەبێ بۆی ئەبینی مەسەلەن یەزید قائیدە ئەبینی معاویە قائیدە دوایی ئومەت هەر هەمووی لە پشتی معاویە وەکۆ ئەبێتەوە و دەوڵەتی ئومەویدا ئەمەزرێنەکە چەند سەد ساڵە حکومەکە ئەم پیاوە بە کوێری ئاخری ژیانی کە لە فەرمایشدا هاتووە فەرمی هەر کەسێ خوای گەورە جوانیەکانی ژیانی لێ سندەوە کە بریتە لە چاوەکانی سەبری کرد ئارامی کرد هیچ پاداشتێکی نیە لا بەهەشت نەبێ ئیلا بەهەشت چاوت کزە بێ ئەوە ئەبێ نەترسی لێ ئەوە ئەجرێکی زۆر گەورە لە پشتی هەیە ئەفەرمە ساڵی 34 کۆچی لە سەروی 90 ساڵەوە عمری وەفاتی کرد کە وەفاتی کرد طبعا خزم و کەس هەموو ئەولادی زۆر خەڵک بە دەوری کۆبوونەوە هەموو ئەگریان فەرمووی لا تبكوا علي مەگریان بەسەرما فإني لم أتنطف بخطيئة يوم أسلمت قسم بخوا لو ڕۆژەی کە ئیمانم هێناوە نزیک یەک گوناه نەکەوتم سیرکە گوێمەیە بەوە چەند گوناهباری گرنگ ئەوەیە تۆ پاک و ساغبی ئەوە گرنگە لەو دقەی کە ئیمانە هێنی تەوبە ئەکەی لێوە ژیانێکی نوێ دەست پێکە خۆت نوێکەرەوە مەهمەکەن ئەوە ئەبوو سوفیان لایە لە عمری لە خراپەکاریە سرف کرد لاکەی تری لە چاکەکاری و لە تاعەت و عەبدایەتیە وەکو زۆرێک لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم سرفەکە زۆر حەزم کرد کە حیاتی ئەبوو سوفیان لە خزمەتانە باسکەم لەوە ئەچێت لەناو هاوڵانی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم هیچ هاوڵێک نەبێ بە ئەندازی ئەبوو سوفیان قسەی لەسەر کرابێ دەیەها سەتەها ڕیوایات خزێنراوەتە ناو مێژووی ئیسلامی لەسەر ئەبوو سوفیان هەمووشی لایەن شیعەوە بۆ ئەوەی ئەم پیاوە باریزە گەورەی بچوو کرێتەوە
ئەم مووقیفە جوانانەی مەسەلەی چاوەکەی و مەسەلەی ڕانەکردنی لە حونەین و زۆرێک لەمانە بە هیچ شێوازێک ئەوە ناکرێت باز ناکرێت حتى لە هەندێک ڕێوایەتی شیعە لە ڕۆژی حونەینە ڕێککەوتبوو لەگەڵ ئەو عەشەتانە کە تیر لەم نەدەن بۆیە ڕای نەکرد ئەنوە قسە بەرامبەر بەمەکرێ ئەوە تیرە لەو ئاسمانەوەیە لەکوێ ڕێککەوتن لەم نەدرێت زۆر ڕێوایەتی سیر لەسەر ئەم پیاوە گەورە زۆر مەسەلەی بەخالەتەکەی بەرزەکرێتەوە لە حیاتی ئەم پیاوە گەورە ئێمە سوود وەرەگرین ئینسان کامڵ نییە ئەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کەماڵیان هەیە ئەم هاوڵە قائیدە گەورەیە گەورەی هەموو قوڕەیش ئەم زیرەکە ئەم شەجیع و ئازایە ئەم کەسەی کە ئەوەندە زەعامەتی ئەوێ لە خاڵی لە خاوڵەکانە زۆر لاوازەکە مەسەلەی بەخالەت دەستی نوقاو بەڵام خوای گەورە هێندی کردوتە قسمەتی کە هێند تەواو دەستی کراوەتەوە بەعکسی یەکترەوە هەتاوەکو بتوانن پێکەوە بژین ئەولادێکی داوەتی وەکو معاویە کە چەند سەخیە یەزیدی داوەتەوە کە چەند قائیدێکی گەورەیە ئەکرێ ئێمە لەمەوە سوود لەوە وەرگرین هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی خاڵی لاوازی هەیە پێویستە ئەم خاڵ لاوازانە کاریان لەسەرکە بەرەو چاکەیان بێنێ چکە ئەجری دەست ناکەوێت ئەو تا ئەبوو سوفیان یەت ئەڵێ باش ئەگەر من هەر ڕازی نەبم خێرکە ئەڵێ بەخالەتەکە بە کۆڵتەوە ئەمێنێتەوە ئەو ئەجری خۆی هەردەسک کەوابوو ئینسان مهما كان لە پلەیەکی بەرزابێ کۆمەڵە صفاتی لاوازی هەیە صفات لاوازی نابێتە عیبە ئێمە لە زەمانێکین ئەگەر کەسێ هەزار خەیری هەبێ یەک خراپەی هەبێ مێش ئاسا هەومان نشین بە خراپەکە و جوانەکانی نابین بینەما پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەبا سوفیان ئەو هەموو ئەبینێ کە چەند چروک و ئەوانە بەڵام صفاتەکانی تری ئەبینێ ئەکاتە گەورەی نەجران دوای تاقی ئەکاتەوە چەندێ ئیمانی بەهێزە چاوێکی خۆی دەرهێنێ لە پێناوی خوایە ئەمە گرنگە لە ئینسانی مسلمانە کە سەیری دائیمە جوانیەکانی کەسەکە بکە ئەو قائیدە چەندێک بەهێزە لایەنە بەهێزەکانی چین سەیری لایەنە بەهێزەکانی زۆرتر بکرێت تا لایەنە لاوازەکان خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت و صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە کەم و کوڕەکانمان ببوورە عەفومان کە یا رب العالمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان دامەزراوکە عاقبەتمان پڕخەیرکە خوایە تۆ خۆت ئاگاد لە دڵمانە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی و کردمان عەفومان کە گوناهانێک زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە تو گەورەی خۆت ئیمانمان دامەزراوکە لەبەردەم ئەم شاڵاوی کوفر و فەساد و نیفاق و شوبهات و شەهەواتەیە پارێزراومان کە بمان پارێزە خۆت سەرپەرشتی کارەکانمان کە پەنامان بدە لە خراپەکاری یا ئەکرەم الئەکرەمین پەنامان بدە لە خراپەکاری یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین ڕزوانی خۆت بەسەر هاوڵانە ببارێنە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەولیا و عولەما و صالحینی ئەم ئومەتە ببارێنە یا ئیلاهی ئومەتێکی زۆر لەم ئومەتەی ئێمە زۆرێک لەم ئومەتەی ئێمە تووشی ناڕەحەتی بوون لەسەر دینەکەیان یا ئیلاهی هەر هەموو دەرەجاتیان عالیکە بەرزیان کەرەوە قبوڵیان کە یا ئیلاهی نەجاتمان بدە لە فتنەی یەهود و نەسارا و شیعە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وصفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت كرم ورحمتي خود بسرمانا ببارينا عفو وعافيتي خود بسرمانا ببارينا يا إلهي داوال لي أكين بناوي جواند وصفتي برزة باسمي عظمت ضلمان أسودك مالمان أسودك ضلمان آرامك مالمان آرامك ولات اشتمان من آرامك يا إلهي داوال لي أكين لشر وشر وأشوب بدور من بجرى يا أكرم الأكرمين خواجان أم أمتي في غنبر إخوة صلى الله عليه وآله وسلم لهمو كاتزيات الأمر لنا راحتي بهنا ما نور يا رب العالمين بما نخلو سرقاش كان يخومن يا رب العالمين خويا داوال لي أكين قورة ما نبكي يا أكرم الأكرمين خويا جان سياسة جيهان بخرو دستي إيما يا رب العالمين خويا داوال لي أكين بقوري خوت برحمتي خوت نصرت بأمة تبدأ ظلما يكخى بزي خوت بسرمانا ببارينا يا إلهي داوال لي أكين بناوي جواند وصفتي برزة باسمي عظمت بكرمي خوت بقوري خوت لبهشتهم من كوكروا بحضورها والله من بقينا يا إلهي داوال لي أكين قبول منك خواء قبول منك خواء قبول منك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواء قول لقناه من الشيء وجبوري خواء من قبولك